ئەمە کە زانیتمان ئەوە دەیە خانزادی سۆران درستی کردیە ئەو مزگەوتە تەمان ئەو درستی کردی ئەمە لە بیریمە نییە ئەمەی بە لە فکرمان بی کە پێیان گوتین ئەو درستی کردی ئەلەساس ئەوجا نازانی تارەکە لە کەنجێ لە کەنجی نازانی تەمان لە گۆمەڵی بەدەوانە بزان تاریخی ئیوی چەندە دەریان مزگەوتە ڕووی لە ڕۆژهەڵات بیت ئەلەساس خانزادی سۆران درستی کردی ئەوجا نازانم ئێستاش ئەمە وایە یان وەنیە معلوماتەکە ئەو هەم ئازانیە لێمان جێمان لێ بۆ گیانم ئەمە وی فکرمان بە ئەوی تکە چناری لێشیتی لەوانەیە تەمەنی 700 سال بی ئیمکانە 700 سال ئەوەی کەمە جێمان لێ بۆ بەری ئەوانەی کەمە فکرمان بێت بی یەکەم مەلا عەزیز بۆ لێرە کە من بیدیتیتم بەری مارێ کاچی بۆ بەێ دومین مەلا ئیسماعیل هاتیە مەلا ئیسماعیل فریزیە ئەو هاتی لێرە لە دیوی مەلا محەممەدێک هات ئەویش ئیلای بۆسچینە لە دوی مەلا محەممەدێککە هات لە دوایویش مەلا مەعاس هاتیە ئەویش چەند ساڵن لێرە بە 4 ساڵی ئێکە پێش ساڵە دەوام کردێ 3 ساڵیان 4 سال دەوامیان کردی